و ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان و بۆ ئەوەی جارێکی کارەساتی لەم شێوە ڕوونەدا داوا لە هەموو وڵاتانی زلهێز دەکەین، داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی دەکەین، جارشتی ڕێگر بن لە بەردەم ئەم شێوازە دڕندانانی کە بەسەردەم مرۆڤاتی دێ و بە تایبەتی چینێکی دیاری کراو لە هەرێمی کوردستان و بە ناوی دینیان بە هەر شێوازێک کە پەلامارێکی بەو شێوازە بدەن. بەداخەوە تا ئێستا یەزیدیەکانمان دوای 6 ساڵ براکانمان تا ئێستا لە کەپەکاندانەوە نە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی زیندوو باش هاوکار و پشتیوان بۆ گەڕانەوە و نە حکوومەتی عێراقش کە لە ئەستۆی حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراقیشدا بە شێوەیەکی گرنگ گرنگینەدان بەگەڕانەوەی ئەمانە دیسانێ پێمان دەلێ پلانێشترەش لە بەردەم ئەم بابەتە. بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان و مەڵبەندی چاری دووهۆگۆ و مەڵبەندی شنگار لێک تێگەشتنی باشمان هەیە بۆ هاوکاریکردن و گەڕانەوەی برایەزدەکانمان لە چەند ڕۆژی ڕابردوو چەند هەفتەی ڕابردوو هاوکاری و پشتیوانی باشمان کردووەوە، هەولی زۆرمان داوە بۆ ئەوەی زەرێکی زۆر گەورەمان بینیوە میلەتەکەمان قەتل و عام و دەربەدەرکراوە بۆ ئەوەی بەڵام هەرچی نەبێت بگەڕێنەوە سەر ماڵ و حالی خۆیان خاچی خۆیان، چونکە ئەم خاکە خاکێکی پیرۆزە، ئەگەر نەگەڕێنەوە لەوانەیە تووشی کارەساتی خراپتر بێ و خاکەکەشمان داگیر بکرێ. بۆیە ئێمە هەم پامێک بۆ برای ئێزدیەکان کەوانی لە کەمپەکانن ئێستا و هەم پامێکیش بۆ کۆمەلگای نێودەوڵەتی بۆ حکوومەتی عێراقی و پەرلەمانی عێراقی کە بەدەم هاوکاری و گەڕانەوەی ئەم برایانەمە بنوە پێداویستی ژیان و پێداویستی سەرەتایی ژیان لە شنگار و دەوروبەری شنگار دابین بکەن و ئەوەی خەڵک بگەڕێتەوە سەرماڵ و حالی خۆی